بڵاوبوونەوەی دیاردەی زۆری چەکداری لە ناو خەڵکاوە بوونی ژمارەی زۆر لە چەک لە ماڵەکاندا هۆکارێکە لە هۆکارە سەرەکیەکانی بڵاوبوونەوەی ئەم تاوانانە یا ئەم دیاردە مەترسیداری سەر کۆمەڵگامە یەکێک دوو لە دوای 2014ەوە ئەو قەیرانە قورسە سەختە ئابووری کە ڕووی لە خەڵک کردووە بە ئێستاشەوە کە نەتوانراوە چارەسەرێکیشی بۆ بکرێ و نەتوانراوە کارێکی لەسەر بکرێ ئەمانژێکێکە لە هۆکارە سەرەکیەکانی پشتی ئەوەی کە ئەم جۆرە لە تاوانەکان بەرز بێتەوە بەتاخەوە دووری تاکەکان و زۆر کێشەی تری ناو کۆمەڵگە لە خێزانەکان وای کردووە کە بەشێک لەم تاوانانە و بەتایبەتی بەداخەوە بابەتی خۆکوشتن تاوان خۆکوشتن هەمان دەزانین دوو هۆکاری سەرەکیە بەشێکیان پەیوەندی بە ناوخۆ و ناخی ئینسانەوە هەیە بەشەکەی تری ژینگەکەیە ئێستا لە هەرێمی کوردستانە هەم ژینگە کۆمەڵاتیەکە لەبارە بۆەوە و هەم ژینگە دەرونیەکەی ناخی ئینسانیش بەداخەوە لە ناو ژینگە کۆمەڵاتیە بۆی کردووە کە فشارێکی زۆری بۆ دروست بێەوە دوجار تووشی خەمۆکی بێکە بەداخەوە بەشێکی زۆری دەرەجەکان و نمرەکانی خەمۆکی هۆکارە بۆ خۆکوشتن لە ناو خۆکوشتن و تاوانەکانیشە بەداخەوە ئێستا کوشتن و تاوانەکان بەرامبەر بە کەسە نزیکەکانە جاران کەسێک کە بێگانە بوو یا مەسەرەن نەتەناسی کێشێکی لەگەڵی دروستە بوو ئەمانە سەری ڕێدا بەڵام ئێستا بەداخەوە وای لێ هاتووە کۆمەڵگە و ژینگە کۆمەڵایەتیەکە وای لێ هاتووە کە نزیکەکانیش دەستیانە چێتە خوێنی یەکتری تاوان و تون و تیژی لەوەتەی مرۆڤ هەیە و لە قابیل کاتی هابی لە کوشەیاری لە سەردەمانێکی زۆر زۆرە و هەتا ئینسانیش بمێنێ کوشتن و تاوانەکان هەرەمێنن بەڵام گۆڕانیان بەسەردادێ ئەو جۆرە تون و تیژیانی کە ئینسانێکە ئێستا کوشتنی مرۆڤ جاران بە برد و بلۆک و کۆمەڵێک ڕێوشوێن بوو یا بە شێوەیە زێک لە تەعزیبەکان بوو بەڵام قورس بوو ینی کەسێکی تاوانکار کە ئەم کارەی دەکردماندووە بوو بەڵام ئێستا بە چەک و بە ڕوەت تەکنۆلۆژیەکەەوە کردو جۆرەکانی تاوانیش بگۆڕێەوە ئاسانتر و بەردەسترە بۆ خەڵک ئێستا بینیمان تاوان ڕووی داوە لە شوێنێکی زۆر دوور و مناڵک هاتووە لە شوێنێک دەمانچێگە کڕێو دەچێت تاوانێکی پێ دەکات لە بەرەوە ئاسان دێتە بەردەستی و ئاسانیش ئیشەکەت بۆ ئەنجامەدا کۆمەڵناس یا دەروناز یا ڕۆژنامەنووس یا هەر کارێکی تر بیەوێ لەسەرمانە قسم کە لە بەرەوەی لایانی تەنفیزی نییە و شتێکمان بەدەست نییە بڵێنە بێ ئەبێ ئەوە بکەیت بەڵام ئێمە لە ئەوکوتم لە پێشووتر لە ڕێگەی توێژینەوە لە ڕێگەی ئەو لێکۆڵنانی کە دەکرێت هەم مەترسیەکان هەم ڕێگە و شێوازەکانمان هەمووی خستوەتە ڕوو و وامان کردووە بۆی بتوانرێت بەری پێ بگیرێت چکە ئەوکوتم ئەمە هەم حکوومەتە هەم لایەنە تەنفیزیەکەی دەتوانێت بیکەوە یاسای قەدەغەکردنی هەڵگرتنی چەک و کۆمەڵە یاسای تریشیە کە بەرکارن لە وڵاتە بەڵام بەداخەوە جێبەجێ ناکرێت بێگومان بەشێکی هۆکارەکەش و چارەسەرەکەش بەشە گەورەکەی لای حکوومەتە چکە ئەوکوتم مەسەڵەن ئێمە کۆمەڵێک یاسای باشمان هەیە بۆ ژیانی کۆمەڵایەتی خەڵک و بۆ ڕێگریکردن لە هەندێک تەتاوان و کارەکان بەڵام کە جێوەجێ ناکرێت کە مەسەڵەن یاسا وەکو یەک نابێ هەڵاواردن دروستە بێ مەسەڵەن هەندێک کەس ناگیرێت کە تاوانە دەکات ئەمانە یا مەسەڵەن خەڵک متمانەی نیە هەوڵدەدا خۆی تۆڵەی خۆی بسەنێتەوە لە بەرەو پشت بە دادگا نابەستێت بەڵێ ئەم بەرمەبنای ئەموو ئەمانە دەتوانین بڵێن بەشە هۆکارە سەرەکیەکە کێتە سەر ئەستۆی حکوومەتەوە بەرپرسیارەتی گەورەکەی لەسەر شار هەمیشە من پێم وابە میدیا بەشێکی سەرەکیە لە ترش و خوێرکردنی بەشێکی زۆر لەم تاوان و نیشاندانی ینی دیقەت بدا تاوانێک ڕۆدەدا ئەوەندەی بەدای ڕژانی خوێنەکە دەڕوە و بە کامێرەوە و وردەکارەکەت نیشانەدا هەتا ئەگەر کەسێک خۆی کوشتی بێ خۆی هەڵواسی بێ هەتا پەتی خۆڵواسینەکەش ئەڕوە لە کاتێکا کە هیچ شتێکی تری پێ نییە جگە لەوەی کە مەسەڵەن باس لەوە کارەکان بکە و هۆشیاری با بە خەڵک لە مەترسیەکانی ئەم جۆرە لە هەوڵا خۆ کوشتن و تاوانانەی لە وڵاتە دوو لەو کۆمەڵگەیان ڕۆدەن بەداخۆ میدیا ڕۆڵی خراپی بینیوە نەیتوانیوە کارێ بکە کە خەڵک هۆشیار بێتەوە و مەترسیەکان نیشان بدا بۆی خەڵک دوور بکەونەوە لێ بۆیە بەداخەوە میدیا ڕۆڵێکی ێزگار خراپی هەیە لەم کارەدا کارکردنەکەی تەنها مەسەڵەن مامەڵەکردنەیەکە وەکو هەواڵ لە کاتێکە دیقەت بە لە بەشێکی زۆری وڵاتانی دنیا کە قسە لەسەرم تاوان و خۆکوشتنەوەوانە دەکەن نایەن بە دوایی خوێنەکەیە قەترە بۆی بڕوا دێت قسە لەسەر باگراوەندی تاوانەکە دەکا باگراوەندی کەسەکە دەکا هەموو ئەمانە بۆ شیە کاتەوە بۆی تێ بگەی ئەم تاوانە بۆ ڕوویداوە بێگومان ئاسانکاریەوە وردەکاریەکان نیشانی خەڵکی کەدا پێی دەڵێگەر کەسێک تەمان لە بینی خۆکوشتن و خۆنەکوشتنە یەک لەحەزە هەیە چاوتروکانێکەیە هەم لای هەمووی ئینسانێک یعنی ئەمە دەکەمە بۆیە کاتێک کە مەسەڵەن یەکێک کە بگرێتە حاڵەتێکی لەم جۆرە بیکردنەوە سەیری کەناڵێکی خۆمان بکات چۆن پێی دەڵێت چی بکە و چی مەکە
ئەو هەموو درامایی کە پەخشەکرێ لە ناو ئەم میدیانەی ئێمە بە تایبەتی تورکی و نازانم شوێنەکانی تر کە بەشێکی زۆریان ڕێک وردەکاری هەموو زۆرە تاوانێکە نیشانەدا کە بەداخەوە بەبەوەی کە فلتەر بکرێ دەکرێت. لانی پەروەردەیەکێکە لە بابەتە گرنگەکان کە زۆرە بێ ئیتیمام پێدرن بۆی بتوانێت ئێمە کار لەسەر پەروەردەی کللتوری ناتوان و تێژی بکەین و خەڵک وا لێ بکەین کە هەر کێشێک یا هەر گرفتێکی کۆمەڵایەتی یا تەنگەژێکی دەرونی هەیە وەکو چۆن نەخۆشیەکانی تر پزیشکی خۆی و چارەسەری خۆیە ئەوانش بامان شێوە و خەڵک بتوانین ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانی کە بەداخەوە بەرەو کاڵبوونەوەیکی زۆر ڕۆژتووە و ئێستا وای لێ هاتۆ مەسەڵەن ئەم نەخۆشی کۆرۆنا و پەتایش ببێت من ترسم لەوەی ببێتە پارسا بۆەوەی کە خەڵک زیاتر لە یەک دوورکەوێتەوە خێزانەکان ئەگەر دیقەت بین نزیک بوونەوە دوورکەوتنەوەیان بەداخەوە کێشی گەورە دروستەکە کە زمانی گفتوگۆ نایاڵێ چ جای پەیوەندی کۆمەڵایەتیەکانی تر ئەمانە یەکێکن لەو شتانەی کە پەیوەندیان بە خەڵکەوە ئەوەی تری کە پەیوەندی بە حکوومەتەوەی دەبێت ژیانی ئابووری و ژیانی ژیرفان و لایانی دەرامەتی وژێوی خەڵک لە بەرچاو بگرێت و هەرچی زۆر دەبێت چارەسەری کۆچکە چەندە دواکەوتن و بێباکبوون لە ئاستی ئەم کێشانە کێشەکان گەورەترەکە کە ڕەنگە پێم وایە لە ساڵانی داهاتووە بودجەی زەبەلاحی دەوێت بۆی تۆ بتوانانی لایەنە کۆمەڵایەتی و ژێرخانە کۆمەڵایەتێکە چاک بکەیتەوە.